أمان پشتیوان محمد کاکا ڕاهێنەر مام لە کۆنفرۆتوای هەم لە تایکواندۆی بڵاوی تایکواندۆ هەیە هەم لە ڕاهێنەری کیوان لێمێم زایدەن تەڵەبەمە لە جودۆی لە جیجیتسۆی و لە کوشتی و لە بۆکسی لە دەرێ نەک لە مامۆستای کردێنە و کاکە باران لە دوو گەمەی کرد پاش ساڵگەمەش کرد ئەو ساڵشی یەکگەمەی کرد بە پێوەیە کە کەمە گچکە بوو لە بۆ چوونە دەرێ و شتانەی کەم بوو ئەلحەمدولێ لەو دووشە هەر یەکەم بووە راستی دەستێکی زۆر باشیە الحەمدولێ ئومێدمێ زیاتریش ئینشاڵڵا بە پێشکەوتن و پاڵەوانە دیکەین دەری ئینشاڵڵا ئەوەندەی کاوکاریش بێت لێکۆڵە سپاسی ئیداری سەربەخۆ سۆرانج دەکەم سپاس کاکە و گورگە و برادرانی کە لەگەریشیدانە تا ئێستا کە دکتۆر ئازاد و دکتۆر کەمال و کاک محەممەد و خاصی ئەوانەی کە لەو بەشەی کە کار دەکەن بڕیاریاندایە کە هاوکاری تەواومان بکەن لە بۆ چونە دەرێ ئەوانەی کە بڕێ خەرجەکانمان لە بۆ سەرخەن لەبی یاریزانەکان چکە بەڕاستی خەرجی لە بۆ یاریزانی زۆر گرنگە زۆرنەی یاریزانەکان لەسەر جیشمانی خۆیان داهاتنە بچوڵەی ناو باران لە سۆرە دانیشم لە فێرگی کۆنفرۆتوای دوو گەمەشە بردیتەوە لە MMA پاڵەوانی عێراق تقریبا 2 ساڵیان 3 ساڵاتیمە فێرگی کۆنفرۆتوای جاگوار سەرەتا قەعەو ئەودا یەکەمدا لە کلاسی گچکانە لە کلاسی گەورە لە MMA ئێجا لە ئیتازۆکە بەرامبەریشم کرد بۆ ئەوی ڕۆژدی ئەویش تقریبا 14-15 گەمەشی ئەوی لە کەرکووچێ ئەو یەکەمی جار ئەو زۆر گەمەی بردووە 15 حساب کە 17 گەمە چکە دوو گەمەی دۆڕام بوو والله ئەمەدە ئێستا شتی نەخراپم نەخواردە وەختی نەقەعای بەس برد زمەرەگە ئەوە چیە سەڵات ئەوەندە سەرەتایی هاتە ناو کۆنفۆ کلاسیکی لە کۆنفۆ کلاسیش دەست پێ کرد ماشەڵڵا توانایەکی زۆر باشیە بوو لەگەر کۆنفۆیەکەش من جۆدۆم لەگەڵ دەڕۆشتم زیاتر جۆدۆمیش لەگەڵ دەکردوانە توانایەکی زۆر باشی لە عازی پەیدا کرد لە پاشان یەنێکە گوتم لەگەڵ باگوانیش قسەم کرد تەمان چکە پێویستی بە پاڵپشتی ماڵەوەشیان هەیە بابی هاوکارێکی زۆر باشە داشی و خوشکەکانی کە دێنێرکوانە عازیەت دەچێشن و لەگەرە و کوڕە دانوێ بەرخاڵە چێوی بیەخنە قیمەی لە داهاتوودا حەزم لێ بکەم پاڵەوانێکی گەورە یعنی لە دەرەوە MMA بکەم ماشەڵڵا لەدی زیجیشت یاریانەی کە لە تەواوی دەبنە جیاوازەکان یاری پێکرد یاری تایکواندۆ و کۆنفۆ یەکێکی دیکەیە کە بارانی تەمەندە ساڵی کردوتە یەکێک لە یاریزانەکانی سنووری دانی سەربەخۆی سۆران ئەو لە پاڵ هاوکاریکردنی ماڵەوەی و مامۆستاکان و هاندەرانی لە وەرزشەکە وای کردووە کە 2 جار پلەی یەکەم لە پارێزەکانی هەرێمی کوردستان بەدەست بێنێت و ئاواتەخوازیشە لە داهاتوو ببێت بە پاڵەوانێک لە پاڵەوانەتیەکانی جیهان پشتیوان کەریم زاری کرمانجی ئیدارەی سەربەخۆی سۆران